کۆماژەم پێکرم ڕۆ جارێکی دیکە دەنگدان لە سەر بە پارێزگابوونی هەڵەبجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دواخرامە سێم جارەکەم دەنگدانە دوا دەخرێت پێشووتریش بڕیار بوو کە خوێندنەوەی یەکەم و دووەم بۆم بابەتە بکرێت و دەنگی لەسەر بدرێت بەڵام فراکسیۆنە شیعەکان بەشێکیان ناڕازین بۆی کە هەڵەبجە بێتە پارێزگا کۆمەڵێک بیانوو هەیە بەڵام ئایا ڕێگری دەستوری و یاسایی لە بەردەم بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە یان نە بۆچی هەر کاتێک کە لە بەغداوە باس دێتە سەر باسی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێگری و ئاستەنگ لە بەردەم یاسا و دەستور لە عێراقدا دروستە بێت. من میوانەکەم بەڕێز دکتور سەردار قادرە مامۆستای زانکۆ و شەڤەکاری سیاسی و دەستوری لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە زیاتر قسە دەکەم. دکتور ئەم کاتت باش ئایا هیچ ڕێگریەکی یاسایی و دەستوری لە بەردەم بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە کە بەم شێوەیە لە بەغداوە مامەڵەی لەگەڵم بابەتە دەکرێت؟ زۆر سپاس. طبعا دوو ڕەهەندی گرنگ هەیە لەم بابەتە کە دەبێت ئێمە ئاگامان لێبێ. یەکێکیان لەسەر ئاستی دەستوری عێراقی، ئەوەی تریشان لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی کە لەسەر ئاستی دەستوریە هیچ ڕێگریەک نییە لەوەی کە هەڵەبجە بێتە پارێزگایەکی سربەخۆک پارێزگاکانی تر و لە هیچ شوێنێکی دەستورە باسی ئەو مەسەلەیە نەکراوە. ڕەهەندی دووهەم ئەوەیە کە بە پارێزگا بوونی هەڵەبجە زیاتر مەسەلەیەکی پەیوەزدارە بە حکوومەتی هەرێمی کوردستان. بڕیاری ئەوەڵ و ئەخیر حکوومەتی هەرێمی کوردستان ئەیدا هەروەک چۆن چەندان ساڵی تر ئەو بڕیاری داوە، بەڵام دەمێنێتەوە ئایا لە چ ڕەهەندێکدا تێکەڵ دەبێتەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بێگومان لە ڕەهەندە فیدرالیەکان تێکەڵ دەبێتەوە، بەڵام بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجە بڕیارێکە بە پێی مادەی 121 بڕیارێکە پەیوەزدارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام هەندێک ڕەهەندی فیدرالیتی ئەکەوێ وەک پاسپۆرت، جەواز، هەندێک مەسائلی ترکە هەیە لەوانەیە پەیوەزدارە بە حکوومەتی فیدرالیەوە. جا لەبەرەوە هیچ ڕێگریەکی دەستوری نییە کە ببێتە ئەوەی کە ڕێگر بێ لە بەردەم ئەوەی کە هەڵەبجە ببێتە پارێزگایەکی سەربەخۆک پارێزگاکانی تر. باشە لە 2014 هەرێمی کوردستان ئەمەی پەسەند کردووە کە هەڵەبجەوەک و پارێزگا مامەڵەی لەگەڵ بکرێت، پارێزگاریشی بۆ دانراوە، بەڵام بەپێی مادەی 141 دەستوری عێراقیش دان بە پارێزگابوونی هەڵەبجە نراوە. ئێستا بۆچی ئەمە بە شێوەیەکی دیکە ڕەت دەکرێتەوە هەندێک لایەن دژی ئەوان کە هەڵەبجە بێتە پارێزگایەکی سەربەخۆ؟ طبعا مادەی 141 باسی هەموو ئەو بڕیار و یاسانەیەکە کە لە ساڵی 1992 لە هەرێمی کوردستان دەرچوون و بەرکارن هیچ گرفت لەو مۆزوعانیە و لە دەستوری شای ئەتراف بە و بابەتە کراوە، بەڵام ئەوەی دەبێنێتەوە مەسەلە ڕێگری نییە لە بەردەم ئەوەی کە هەڵەبجە ببێتە پارێزگایەکی تر لە عێراقدا، بەڵام جەوهەری مەسەلەکە ئەوەیە لە عێراقدا زیهنێتێکی سیاسی هاتۆتە پێش ئەگەر بێت و حەقێکی مکتەسەب حەقێکی دەستوری بدرێ بە کورد ئەبێن ڕوکنێک لە ڕوکنی ئەجیندای خۆیانیش تەطبیق ببێ. بۆ نمونە ئایا ڕەبتی چیە بە پارێزگابوونی هەڵەبجە وەک سمبولێکی بەرخۆدانی نەتەوەیەک پەیوەندیش هەیە بەوەی کە پارێزگایەکی تر بۆ نمونە لە تەلعفرا دروست بکرێت کە ئەمە ئەجیندایەکی مەذهبی لە پشتە. گرفتەکە ڕێگرەکە نییە کە ڕێگربن، بەڵام ئەڵێ لەگەڵ ئەوەیە کە من دان ئەنێم بە هەڵەبجەیە وەک پارێزگایەک ئەبێت تۆش لە بەرامبەرە دان بنێ بە شوێنێکی تر کە من بە پارێزگا بڕیار لێدم ئەویش تەلعفرە. کاتێک کە هەرێمی کوردستان بجێتە ناو ئەو مەعمەع سیاسیەوە، ئەو کاتە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە دەکەوێتە نێوان نیزاعێکی سونی و شیعی، چونکە قوتکردنەوەی پارێزگایەک لە ناو جەرگەی مەساحەیەکی سونیدا ئەمە بەڕاستی مەعمەعەیەک و گرفتێکی گەورە بۆ کورد دروست دەبێ. ڕێگرەکە لەوێەوە دێ، نەک بڵێن ڕێگرەکە لە مەسەلەی دەستور بێ یا هەر مەسەلەیەکی تر، ئەوەیە کە من ئەوە بۆ تۆ ئەەکەم ئەبێت تۆش لە بەرامبەرە ئەوە بکەی ئەگەر حەقی ئەساسی و دەستوری خۆشت بێ. باشە دکتۆر، بۆچی هەر کاتێک کە بابەتێکی یاسایی پێوەست بە هەرێمی کوردستان دێتە ئاراوە بە نەفەسێکی سیاسی لە بەغداوە مامەڵەی لەگەڵ دەکرێت، ئەم ئەقلیەتە بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە گرفتمان ئەوەیە شتێک هەیە لەسەر ئاسی پرۆسی سیاسی عێراقی ئەوەی کە لە دەستورە هاتووە نخبەی سیاسی لە عێراقا هەزمی ناکەن. یعنی بۆ نمونە خلافێکی زۆر یاخود بڵێن دژوارێک هەیە لە بینی منطق و لۆژیکی دەستور لەگەڵ لۆژیکی بڕیارەکانی دادگای فیدرالی. گرفت هەیە لە نێوان لۆژیکی فیدرالیەت و مرکزیەت. ئەوانەی کە نخبەی سیاسی عێراقین زیاتر ئیش لەسەر ئەوەکەن کە عێراق بێتە وڵاتێکی مرکزی و ئیش لەسەر ئەوەکەن کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تا بۆیان ئەکرێت لە کەمترین ئاستا دابینی بکەن. گرفتەکە ئەوەیە کە هەمیشە ئەم شتانە ئەخرێتە ساحە سیاسیەکەەوە، چونکە لە ساحە سیاسیەکە ئەتوانن قسەی خۆیان بکەن، بەڵام لە منطقە خۆیان لە منطقە دەستوریەکە ئەدزنەوە. جا
ماوە تۆ سەرەوەی ئایا هیچ ئەلتەرناتیڤێکیان بۆ منطقە دەستوریەکە دروست کردووە؟ بەڵێ منطقە سیاسیەکە پشتی خۆی قایم کردووە بە بڕیارەکانی محکەمەی فیدرالی عراقیەوە کە ئێستا بڕیارەکانی محکەمەی فیدرالی شوێنی دەستوری گرتوۆتەوە. بۆیە ئەوەنەی نخبەی سیاسی عراقی تەوزیفی محکەمی دەستوری کردو لە بەرژەوەندی خۆیدا ئەوەندە ئاعتیمادی لەسەر دەستور نییە و بەندەکانی دەستوریش جێبەجێ ناکە. باشە دکتۆر هەندێک لایەن کە دژایەتیان بابەتە دەکەن دەڵێن ئەم بابەتەی بە پارێزگابوونی هەڵەبجە گەردەنگی لەسەر بدرێت بێتەوە کاری جوڵاندنی هەندێ خەزای دیکەش بۆی کە پارێزگا وەکو سەلاحەدین و موسڵ و بەسرا. ئایا ئەمە بیانووە یا تەنیا ئەیانەوێت لەم بەم شێوازە ڕێگری لەم بابەتە بکەن یا وەکو کارتێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دەهێنن؟ بێگومان من لە پرسیارەکەی پێشوە باسی ئەوەم کرد ئەو خاڵەکە ئەڵێ من ئەوە بۆ تۆ کەم ئەبێت تۆش لە بەرامبەرە ئەوە بۆ من بکەی. واتە ئەو واقعە تاریخیە، ئەو واقعە نەتەوەیە کە هەڵەبجە هەیەی وەک سمبولێکی بەرخۆدانی نەتەوەیەک و جینۆساید وەک ڕەمزێکی جینۆساید لە عێراقا ئەوان ئەو ئیعتیبارە ناگەنن پێشچاوی ناخن، هەمیشە ئەیبەستنەوە بە مەسەلەیەکی تر. بۆیە لێرە ئێمە کاتێک کە ئەڵێین سوورین لەسەر یاخود پێداگریەکەن لەسەر ئەوی هەڵەبجە ببێتە پارێزگایەکی تر، مەبەستمان پێی ئەوە نییە کە هەڵەبجە لەوانەیە هەموو ڕوکنەکانی پارێزگابوونی وەک شوێنێکی تر تێدا نەبێت. بەڵام لێرە هەڵەبجە مەسەلەکە ئەوەیە ڕەمزی جینۆساید و سمبولەکە وەک حەق بۆکردنەوەی ناوچەیەکە کە پێشتر قوربانی داوە لە پێناو قەزیەکی نەتەوەی و ئینسانی. ئەمە مەسەلەوە نییە کە شوێنەکانی تری عراقی ستەمیان لێ نەکراوە، بەڵام هیچیان لە بەقەدەر هەڵەبجە مەسەلەن جینۆساید نەکراون، سیاسەتی قڕاندنیان بەرامبەر نەکراوە. بۆیە لەوانەیە لە بەراوردکردنەکەیە بەس بیانوو بێبیدەن بەدەستەوە. خۆ ئەگەر بێت و باسی دەشتی نینەوە بکرێت کە بکرێتە محافەزە، لەوانەیە ئەوان وەک سمبول و ڕەمزێک نەبن بەقەدەر ئەوەی کە هەڵەبجەیە. بۆیە تەرکیزکردن لەسەر هەڵەبجە تەرکیزکردنە لەسەر ئەوەی سمبولێکی نەتەوەیی و مرۆڤایەتی، سمبولێک کە شارێک بۆتە ڕەمزی جینۆساید لە عێراقا، تەرکیز لەسەر ئەو مەسەلەیە نەک لەسەر ئەوەی کە شوێنەکانی تر. ئەمە تەنها بیانوە و هیچی تر و پشکردنە لە قەزەیەکی ئینسانی و نەتەوەی شارێک کە بۆتە قوربانی قەزەیەکی جینۆساید. بەڵێ دکتۆر سەردارۆک و جەنابیش تاماژەی پێدەکەی ئەمە مافێکی سەرەتایی خەڵکی هەڵەبجەیە کە ببێتە پارێزگا قەزاکەیان، بەڵام چه گرنگیەکی بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان دەبێت هەم لە ڕووی معنەویەوە هەم بەپێی ئەو جغرافیایی کە هەڵەبجەی تێدایە؟ طبعا بێگومان یعنی ئەگەر بێتە پارێزگا کۆمەڵی ئیمتیازاتی مالی و ئیداری و سیاسی تێدا ئەمە دیارە باسی ئەو مۆزوعە ناکەین. بەڵام گەورەترین لە هەمویان گەورەترین ئەوەیە کە هێشتنەوەی شاری هەڵەبجە بە شارێکی زیندوو و حەق بۆکردنەوەیەتی کە بۆتە ڕەمزی جینۆساید وەک سمبولێکی نەتەوەی بناسرێ. ئەمە بۆ خودی دانیشتوانی هەڵەبجە زۆر گرنگە. سەرەڕای ئەوەی کە بوون بە پارێزگا لە هەڵەبجە کۆمەڵی ئیمتیازاتی مالی و ئیداری و سیاسیشی تێدایە، بەڵام لە هەمویان گرنگتر ئەوەیە کە شخصێتێکی ئیعتیباری دەدرێ بەو شارە و دەبێتە ڕەمزێک. لەوانەیە زۆر فترێکی زۆر ئەمە بمێنێتەوە، لەوانەیە هەر حکوومەتێک بێتە سەر حکوم، لەوانەیە مافی بە پارێزگابوون لە هەڵەبجە بە ئاسانی لێ نەسێنرێتەوە یاخود دەمج بگرێت لەگە شوێنێکی تردا. بۆیە بە سمبول ناساندنی هەڵەبجە لەسەر و هەموو مەسەلەکانی ترەوەیە وەک تەقدیرێک بۆ دانیشتوانی خەڵکی هەڵەبجە. بەڵێ بەڕێز دکتۆر سەردار قادر مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی و دەستوری، زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی.